ناوم كمال جلال حمد صالح مواليدي 1970 لە ناو شاری هەڵەبجە کیمیایی لێدام لە گەڕێکی تۆشک چاویمی کوێر کرد و سنگیشم لە سا 36 شەکە و جەستەیشم بەشێکی سووتە 15 مانگسێ شەڕی عێراقیێران بەو کاتە شەڕە تۆپ دەستی پێ کرد لە پێشا بە تۆپ ئەو بۆ ئەم دیوی قەسفە کرۆمیژە و دیوقت لە 16 سیا هەجوومەکە دەستی پێ کرد و لە دوای نێوەڕۆی کیمیایەکەی ڕژێمی باس و ئێمەش لە ژێر زەمین نابووین بەو شێوە شەڕی عێراقیێران بوو ئەگەر پاسداریش بوو بێ عادیە چونکە شەڕی دوو وڵات بووە من نەمبینی من پێشمەرگەم بینی بێزەبت من نازانم سەعات چەند بوو بەڵام دوای نیوەڕۆ بوو لە دوای یەکۆ بوو لە دوای یەک لەو مەدا بوو ئێمە لە ژێر زەمین نابووین تایارەکانم بۆ نەژمێرا بەڵام ئێمە لە ژێر زەمین نابووین ئەوە نامانەزانی زەرمە هات و کاتێکی زۆر قورس بوو ئێستا من تەندروستیم زۆر خراپە ساڵ بە ساڵ ڕۆژ بە ڕۆژ خراپە بین چونکە لەبەرەوە عیلاجێکی بنبەز نییە بۆمان بکرێت لێرە و چاومان ئەمەلیاتیەوێ سنگمان گۆڕ سیەکانمان بەشێکمان گۆڕینی ئەوێ لێرە نییە و بۆشمان ناکرێت لەبەرەوەی کولفەیەکی زۆری تێچێ و لە وڵاتی خۆمان ناکرێت فقط لە ئەڵمانیا کرێت تەسیراتەکە ئێستا زیاتر من ئەناست نییە نەبینینی چاومە چاوم ئەلان من زەرعی قەرەنیم کردووە بۆ یەکێکیان لەسەر مەسروفی خۆم حکومەت زۆر نییە نەوەڵا بۆ حکومەت زۆر نییە گەر ساڵی 2 نەفەری بناردایەتە دەرەوە ساڵێک 2 نەفەر 2 بەرکەوتەی بناردایەتە دەرەوە ئێستا ئەوە هەمووشی پێویست ناکە سیەکانی بگۆڕێ من ئێستا ئەوە گلێنەی چاوم گۆڕیوە یەکیانی شانات پێویستی پێە وە سیەکانیشم پێویستی بە گۆڕینێ چونکە لە سا 36 شەکە ژیانمان ئەوە وەزع نییە بەڵام هەر ئەی گوزارێنی چارەسەرێکی سەرەتاییە و کەم چی بۆ ئێوەتیە؟ یعنی کۆمەڵە عیلاجی سەرەتاییە هەیە ئەوانەش خۆمان نەتوانین بیکڕین ئەوانەی کە پێویستە نییە لێرە ئەوەی کە پێویستە بۆ من لێرە لای ئەمان نییە چارەسەری بڵێم کەمێک شتمانە عیلاجمانە نێمانانە بەڵام ئەوە چارەسەر نییە ئەوە تەواوی چارەسەری من ناکە عیلاجەکان زۆربیان نییە هەبینتیابمانە دەنێ پەمپێکمانە دەنێ کۆمەڵە شتی سەرەتایی ئەوە کڕیم بایی 15,000 دینار وڵا هیچم نەماوە و هیچ داواکارێکیشم لە حکومەت نییە دڵنیای جێ ئێوە تەعنە بەڵێ